ئەمەڵقەی چارە تایبەتە بە چوارەم بڵاوترین شێرپەنجە لە کوردستان، شێرپەنجەی کۆمکۆڵۆن. یەکێک لەو بابەتانەی کە دەکرێت زۆر بە ئاسانی و بە سادەی دەستنیشان بکرێت و بەڵام ئەگەر درەنگ دەستنیشان بکرێت ببێ بە مەترسی بۆ سەرژیان. بەڵام دەستنیشانکردنی نەخۆشەکە لە قۆناغەکانی سەرەتاییدا ژیانی مرۆڤ دەپارێزێت. ئەم نەخۆشیە یەکێکە لەو نەخۆشیانی کە بەهۆی جۆری خواردن و ستایلی ژیانەوە تووشی مرۆڤ دەبێت. لە مەڵقەیەدا بە شێوەیەکی پراکتیکی لە ناو ژووری ناوبینی کۆڵۆنە لەگەڵ میوانێکی بەرنامەکە باز لە شێرپەنجەی کۆمکۆڵۆنەکەین. بۆ زانیاری زیاتر ڕۆژی یەکشەممە کاتژمێر 7 ئێوارە بینەری چارە بن.